باشی جانە باشی گیان سیروان ئەو بۆنە چییە؟ ئەتۆ بۆنی وات نەبووە تا ئێستا شۆخان شادی برادر بوو بۆنە چی کڕی بوو پۆمپە چی لێدا چی قابلە نژادی برادرت تا بۆستە ئەو مویەی چێە؟ ناکاوەژی نژادی برادرت بی شۆخان خەریکە مێشکم بتەقی دەزانی لە دەستە تو والله نازانمی چییە بەخوای نازانمی چییە چۆن نازانی؟ پرچی کچانت پێوەیە چۆن نازانی کچەوە چییە؟ دەرێم نازانمی چییە بەخوای نازانمی چییە من دەزانم تۆ منت خۆش نایە شۆخان تۆ دەگەڵ ئافرەتی تری شۆخان بکە لەڕووی خوای ئەزە چ دەڵێ بچین فەحسی مۆکەش بکەین بڕۆی شێتم دەکەی تو شێتم دەکەی ئێ بۆ کێشت دەنگ بە چییە؟ چێ تەلەفۆن دەنگ بە ببینم لەنجە بە جوانە ئەلو بکە سپیکەر سەماحەت ئەلو باشی کاک سیروانگیان باشی جان چییە؟ چیانیت؟ کاک سیروانگیانەوە شەبەکە تەواو نییە؟ ئەرێ وەڵاندە شەبەکە دیارە تەواو نییە بەڵێ فەرمون ئەوە سیستەم وەستاوە تا ئێستا کتابەکەمان داخل نەکردووە باشەکەی داخلی بکەین؟ کێشە نییە سبێن ئینشاڵە برادران چاچی دەکەنەوە باشە زۆر باشە ڕێزت هەیە گیان باشە جان خوات لەگەڵ خوات لەگەڵ بۆ پێی دەڵێی گیان شوخان پێتم گوت موسەفە لە دائیرە لەگە خۆمان سیروان وەرە شتێکت پێ دڵم بەجێم بکە چ شتێک ئیشەکەت بگۆڕە وەرە بۆ نمونە مەتئەمێک مارکێتێک شتێک بەیەکەوە دانی شوخان دوو ناچی بە خۆدانەی لەبەر چەر دوای بێلەوەی مەطعەمەکەی نادەنێن باشە بزانە قەتعەت چی نادەنێن دەڵێن هاتی وەز دەبوو پیاوانە پێت باشە هەرا تۆ منت خۆش مێشکم خەریکم لێدەن بە ئەی هەوارە سیروان ئەلو شۆخانگیان چۆنی؟ سۆماجان چۆنی ئەحواڵت چۆنە؟ زۆر سپاس مەمنون لەگەڵ ئیشوکاری کۆمپانیایە چۆنی؟ وەڵا باشین هەروە بێت سۆماجان کارێکی زۆر گرنگم پێت هەیە فەرموو بڵێ ئێمە چەند ساڵە ڕەفیقی یەکترین؟ ئێدەمێکە لە منداڵیەوە ڕاستی شتێک هەیە هەر دەبێ بۆم بکەی ئێ بەسەر چاو بڵێ بزانم چییە دەبێت لە کۆمپانیا چاودێری سیروانی مێردم بکەی لەگەڵ چ ئافرەتێک قسان دەکا چ دەکا چ ناکا هەموو شتێکم دەبێت پێ بڵێ ئەی هاوار شۆخانگیان تۆ واز لەو دڵپیسی هەر نەیەنا؟ من زۆر قەلەقم تۆ دەبێ ئەو ئیشەم بۆ بکەی من دەمەوێت تۆ ئەو ئیشەم بۆ بکەی دڵنیابە ئەگەر ئەو ئیشەم بۆ بکەی هەرچی بڵێ من بۆت بکەم باشە بەڵام شۆخان شتێک هەیە شتی وەکو چی بڵێ من برایەکمەیە بێ ئیشە خۆتە زانیت ئەبێ ئەویش دابمەزرێنن لە کۆمپانیا تۆ ئیشەم بۆ بکە دڵنیابە من پێی دەڵم براکەشت دامەزرێنێ جگە لەوەش هەموو جارێ کە شتێکم پێ بڵێ پارەشت دەدەمە باشە بەڵام مەڵام بۆ واز لەو ئیشەنێنین وڵڵی باشترین مێردە دەیە شۆخان ئێستا تۆ ئیشەم بۆ دەکەی یان نا باشە هەوڵی خۆمەیەم حەول نا تۆ دەبێ و ئیشەم بۆ بکەی من پارەت دەدەمە باش تاو خەمت نەبێ دەی باشە جارێ خواحافیز خوارد لەگەڵ کاک سیروان ئەوەی ڕاستی بێ بۆی هاتم بۆلات ویستم قسەت لەگەڵ کەم دەربارەی مەوزوعێک فەرموو براکەم ماوەیە کە پێویستی بەکارە ئەنجا وتم ئەگەر بتوانی دیارمەتیمان بدەی لێرە ئیشێکی بۆ بدۆزینەوە شۆخانی خێزان من پێگوتم دونێ بەڵێ باشە شارەزایی لە چه هەیە خۆی بەشی یاسایی تەواو کردووە سۆماخان بە خۆت دەزانی پارێزەرەکانمان زۆر باشن کارەکانیشان زۆر ڕێکوپێکە باشە پێم بڵێ شارەزایی لە کۆمپیوتەر هەیە ئەوەی ڕاستی بێ ئەوەندە باش نییە لەو دەمەی ئێستا پێویستیمان بە کۆمپیوتەر هەیە بە خۆشت دەزانی بە خۆت مۆزۆپێکی زۆر باشی زۆر سپاس بەڵام لەو دەمەی ئێستا بەشی کۆمپیوتەرمان پێویستە بە داوای لێبردنەوە یعنی هیچ جێک نییە
ئێمە چەند ساڵە لێرە من و لەگەڵ شۆخانخانیشە زۆر هاوڕێین ناتوانین جێگایەکی بۆ بکەیتەوە. شۆخان لێی باس کردم باشە شتێکی دیکە ئینگلیزی دەزانی؟ وەڵڵا ئەوەندە باش نییە. ئێسۆڵاقان داوای لێبوردن دەکەین لەو کاتێ ئێستا دەبی بشمانبووری. نا ئاساییە زۆر سپاس لە کاتیش من گرتیت. سەرچاوە بەڵێ شۆخانخان. سۆماجیان چۆنی؟ باشی بە قوربان. چی بوو؟ چت کرد؟ وەڵی زۆر بێتاقەتم هەرواز بێنە. بۆ وەری نەگرت؟ ناوەڵا وەری نەگرت. تۆ خەمیەوەت نەبێ من دوای خۆم پێی دەڵم بۆی وەری گرێ. بەس ئەوم پێ بڵە ئەوڕۆ هیچ ئافرەتێک هاتی تەلای؟ نانا هێشتا کەس نهاتووە کەسیشم نەدیوە. یعنی کەس؟ نا دڵنیا بە کەس نەهاتووە. یەک دقە شۆخان یەکێک هات بۆ دەکەمەوە کامێرێستا. سڵاو ببوورە ژووری کاکسیروانم دەویست. کاکسیروان دەویست؟ بەڵێ فەرموو لەو ژوورەیە. دەست خۆش بێت. شۆخان بینیت؟ بەڵێ بینیم. بڕۆ هەوڵ بدە بزانە باسی چ دەکەن لەو ژوورەوە. ئەخە ناتوانم ئێستا لە ژوورەوە بووم چی پێ بڵێ بچمە ئەوێ. من ئەوە نازانم من پارەت دەدەمێ بڕۆ هەر چۆنێکە تەرتیبی کە. باشە باش ئێستا ئەچم. دەی بڕۆ. دەی خوات لەگەڵ. خواحافیز. کاک سیروان من ڕۆژنام کچە پورەکەی سامان. یا خۆ بەخێر بێ سەرچاوە فەرموو. کاکسیروان ئاساییە دانیشە؟ فەرموو. سپاس. خێرەوە شەوشی؟ کۆم شەوشی نییە ئەویست پرسیارێکت لێ بکەم. فەرموو. داتاکەم داخلی کۆمپیوتەر بکەم؟ سۆماخان بەبێ سیستەم شت داخل دەکرێت؟ نەخێر. نازانم شەوش دیاری. هیچ نییە بەزەم ماوە تۆ دەمێشکم ماندوو هەرەوەدا. باش. ببوورە لە کاتم گرتم نەبێ بڕۆم کاتێکی خۆش. سۆماخان بەڵێ مۆبایلەکەت داوای لێبوردنەکەم. فەرموو. سیڤیەکەتە؟ بەڵێ زۆر باشە. گوتت بڕوانەوەی کۆمپیوتەرت هەیە وایە؟ بەڵێ وایە. ئەکسل وۆرد زۆر باشە. مایکرۆسۆفت یعنی پاوەرپۆینتیش دەزانی؟ بەڵێ دەستێکی ڕەنگینم هەیە لێ. ئەزموونی چەند ساڵت هەیە؟ 2 ساڵ. زۆر باشە. باشەوە ئیش بوو کردت؟ مۆبایلەکەت لە پەنایەکی دانابایە؟ ئەی وەڵڵاهی مۆبایلەکەم لەسەر مێزەکە دانا هەر یەک تۆزیش ما بۆ ئاشکرا ببین. تۆ ئیشەکەی منت بە جوای نەکرد. هیچ نەبایە لەژێر کتابێکی لەژێر مێزێکی لەژێر شتێکی دادنابایە؟ وەڵڵا زۆر هەوڵم ما ئێ چی بکەم؟ ڕۆژناخان بەڵێ یەکمان تێست بە ئەگەر زانیم باش بووی ڕامان لە کارەکانی یەکتر بۆ ئەوە بە موچەی 800,000 دەست بەکار دەبی. ئینشاءڵڵا. باشە؟ باشە. فەرموو. دەستا خۆش بێت. ئێستاش لەگەڵم وەرە بە هاوکارەکانت بناسێنم باشە؟ باش. فەرموو. جۆ بگرە چاودێریان بکە جیان مەهێڵە. باشە خەمت نەبێ بۆ ساعت نەدەرۆ سیرکە. چی بوو؟ شۆخان بینیت؟ بۆ ناچیتە ژوورەوە بڕۆ بزانە بۆ چۆ دەڕۆن. باشە خەمت نەبێ چاوم لە سەریانە. ئەڵێم بڕۆ ژوورەوە. ناتوانم بڕۆمە ژوورەوە تۆ تێناگەی. زووبە بە دواندا بڕۆ بزانە بۆ چۆ دەڕۆن. شۆخان جان لەوە زیاتر ناتوانم بڕۆ باشە؟ ئەلو گوێم سێرم بکە خەمت نەبێت من خۆم هەر چاوم لە سەریانە هەر شتێک بوو پێ دەڵێم. بەڵام شۆخان ئەمەی شتێکت پێ بڵێم. ها چیتەوە؟ ئیشم بە 150,000 هەر ئێستا بە فاستبای بۆم بنێرە باشە؟ باشە ئێستا بۆ دەنێرم بەس چاوان لەسەر لانەدەی. نانە خەمت نەبێ باشە من ئیشم بە جێشتۆ دای قساکەینەوە. دەی خوات لەگەڵە.
باشە دەی خواحافیز